خاڵی سێم کە بێئومێدی بۆ بەدەست بکۆڵێن باڵێکێشێ بە کۆمەلگایە بریتێ لە ڕاگەاندن تەلەڤیزۆن، رادیۆ، سەتەلایت، ئەنتەرنێت، وایفی بە هەموویەوە، سۆشیال میدیا بە هەموویەوە هۆکارە بۆ بێئومێدبوونی جەنابەت. تۆ گەنجێکی مەسەڵەن چیتە ناو گروپێکەوە لە تیلیگرام هەر خۆی ناوی فشقیات، فشقیات جدیاتی تایە تیان نییە، سەرەکەی لە ناو گروپیاڵێ چی نەفرێک نەنووسێ ڕەنگە هیچ شادەشی نەبێڵە چی عەقڵ ئێستەم ئەو جابووە بە حیاتی نەمە خوێن تۆ سار دەبیتەوە بێئومێ دەبی. لەو لاوەیەکی ترە نووسێت چی ئەڵێ شەهادەم هەیە بەڵام شەهادە ڕسوایە عەقڵی ئێستەمە بواە بە حیاتی قول و فلم ناخوێن سەرەکەی تۆش سار دەبیتەوە. لەو لاوەیەکی تر ئەڵێ چی من شەهادەشم نییە دە شەهادەدار کرێکارە لە بەردەستی منە تۆ بێئومێ دەبیت. بۆ ئێوەش خاڵێکی تر کە زۆر گرنگ و موهیمە بە هەمومانەوە دەبێت ئیشی لەسەر کرد و بەداخەوە ئەمە لە کۆمەلگای خۆشمانە ئیشی لەسەر دەکرێت. خەڵکێک کە خۆی فاشل بووە، خەڵکێک کە خۆی دۆڕاو بووە، خەڵکێک کە خۆی ڕەنگە سوودی بۆ نمونە مەسەڵەن لە بڕوانامە و لە شەهادە و لە خوێندن نەبینی بێ، خەڵکێک لە ژیانە کەم تازۆ نەیتوانی بێت هەنگاو بە هەنگاو قۆناق بە قۆناق بچێت پێشەوە بەس ئەو بەڵگە نیە لەسەرەوە کوڕە جوانەکەم کوڕێک بە تۆڵێ ئەو مامۆستایە بە حیاتی دەرەجەی تیان نایە بەڵگە نیە لەسەرەوەی تۆ لە تۆیا وابی ها من مامۆستای وا بۆ چوومەتە مەکتەبێ وتیان کاک بەختیاوتم تیانەوە مامۆستایە بە حیاتی هەفتای تیان نایە واش نەبوو دوایی 89 شم تیا هێنا لە دەرزەکە بلای من وایان وت من یان زۆر ترسان یعنی سەر دەبینمە کە چوومە ئەو قوتابخانەوتیان ئەو مامۆستایە دەبێ مەمنون بی 65 هەفتا بێن ئەگەر نا وجدانی نییە بە حیاتی نایڵێ 89 لەوانەکەیا بێت 89 بێت دەکەوێتە گومان هەڵە خۆ دێت دوسێ جار تەصحیحێکا بۆی دەرجەکەت کەم کاتەوە بەڵام دوای دەرکەوت شەرت نییە وابێت ئەمە بوختانێکی گەورەیە بۆ مامۆستا بەڕێزا کرێت و ئەوە بێئومێدبوونێکی تەلەبەکان بوو کە دەکرێت.